خەمی دنیایە بۆ من بێجانە هەرچی پێکەنینە بۆ تۆ بێجانە چی خەمی دنیایە بۆ من بێجانە هەرچی پێکەنینە بۆ تۆ بێجانە چونکە من ڕاهاتوو پیشەم هەر گریانە تۆش گریات نەدیوە بێ بەڵا بیجانە بێ بەڵا بیجانە چونکە من ڕاهاتوم پیشەم هەر گریانە تۆش گریات نەدیوە بێ بەڵا بیجانە بێ بەڵا بیجانە چاوی لێ کردو وەک تۆ نەسک و جوانە هەرچی تۆ ببینێ سەرمەستە و حەیرانە گوڵ چاوی لێ کردووی وەک تۆ نەسک و جوانە هەرچی تۆ ببینێ سەرمەستە و حەیرانە گەر منیش سوتابم ئاخ لەمە گرەژیانە هێندە بەرز ئەڕوانی بێ بەڵا بیژانە بێ بەڵا بیژانە گەر منیش سوتابم ئاخ لێمە گرەژیانە هێندە بەرز ئەڕوانی بێ بەڵا بیژانە بێ بەڵا بیژانە نەبڕیار بڕیارە چارە نووس نانیارە دەی خەیاڵواز بێنە لەم دڵە هەژارە ئاخۆ چەند دڵی تر بووە ئەو لە سووتانە دوور لە چاوی شومبی دوور لە چاوی شومبی بێ بەڵا بیجانە بێ بەڵا بیجانە بێ بەڵا بیجانە گەر منیش سووتانە